نعلەتی خوا نەفرەتی خوا لەو کەسەی بی کە دژایەتی ڕەسوڵ ئەڵڵای دەکا، نەفرەتی خوا لەو کەسەی بی کە سوکایەتی بە ڕەسوڵ ئەڵڵای دەکا. هەموو سەردەمێک ئینسانی بێدین زۆرن، ئینسانی بێقیمەت و سووک و نەزان زۆرن، قسەی فەڕەدەنیان قسەی بکەن بەرامبەر ڕەسوڵ ئەڵڵای صلی الله عليه وسلم. رب العالمین دەفەرمی وەڕەفەعنا لەکە ذیکرەک، ئەی محەممەد ئێمە ناوی تۆمان گەورە کردووە. ڕەسوڵ ئەڵڵا بە هیچ کەسێک ناشێت، زۆرترین ناو لەسەر زەوی ناوی محەممەدیە صلی الله عليه وسلم. لە بلنگۆی مزگەوتەکان ڕۆژانە دەڵێن ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوڵ الله. ئیمڕۆ بە کەسێکی پیس بە زبان پیسێک ڕەسوڵ ئەڵڵا ناشێت، خوای گەورە گەورەی کردووە، بە هیچ کەسێک ناشێت. ئەگەر چەند ملحید هەیە، چەند بێدین هەیە، چەند کافری سەرزەوی هەیە، هەموویان خۆیان بگرن